من ناوم هەوراز نەجمەدینە و ئەم پێشانگایم کردوتەوە لە ئەیسی ڕێست و ئەمێ باسی پێشانگاکە بکەم. من بە 17 تابلۆ ئەم پێشانگایم کردوتەوە. ئیشەکانیشم زەیتیەوە لە هەموو شانەی تایە، ئیشی خەیاڵی تایە و ئیشی بەوەی پێڵێن ئیشی تعبیری تایە و من بەدەر لەمە بەشداری تا ئێستا 14 پێشانگای هاوبەشم کردووە لە دەرەوەی کەلار بڵین، هەر ئەوە نەبێ کە لێرەیشم کردووە. من ئەمەوە بڵێم دەستخۆشی لە ئەیسی ڕێست دەکەم بۆ کردنەوەی ئەم پێشانگایە بۆ من.